بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەمجارەدا باس لە قازانجی کۆمپانیاکانی نەوت و غازی هەرێمەکەین لە نیوەی یەکەمی ئەم ساڵ لە شەش مانگی سەرەتای ساڵی 2025 هەمومانەزانین لە ساڵی 2023وە نەوت بە بۆری ڕاگیراوە حکوومەت ئێرەم ناتوانێت نەوت بە بۆری ڕەوانە بکات بەڵام کۆمپانیاکانی نەوت لە هەرێمی کوردستان نەوەستاون لە بەرهێمانی نەوت و ئەم نەوتە هەم لە نێوخۆ هەم بە قاچاق دەفرۆشرێت و بزانین قازانجی کۆمپانیاکان چەند بووە. داهاتی کۆمپانیای شامارانی کەنەدی لە کێڵگەی ئەتروش سەرسەنگ بەم شێوەیە بووە نیوەی یەکەمی ساڵی 2024 واتە شەش مانگی پار 45 ملیۆن و 218 هزار دۆلار بووە. نیوەی یەکەمی ئەم ساڵی 2025 71 ملیۆن و 270 هزار دۆلار بووە. بڕی زیادەی داهات 26 ملیۆن و 52 هزار دۆلارەواتە نیوەی یەکەمی ئەم ساڵ بەراورد بە نیوەی یەکەمی ساڵی 2024 ئەم کۆمپانیایە 26 ملیۆن دۆلار قازانجی کردووە. تێگرای بەرهەمی ڕۆژانەی ئەم کۆمپانیایە 64500 بەرمیل نەوتە لە ڕۆژێکدا. بینە سەر کۆمپانیای گەنەڵ ئەنەرجی و DNOی نەرویجی کە لە تاوکێ و لە پیشخاپور بەرهەمێنانیان هەیە تێگرای بەرهەمی ڕۆژانەی ئەم کۆمپانیانە 78421 بەرمیلی ڕۆژانەیە. گەنەڵ ئەنەرجی 35 ملیۆن و 846747 دۆلار قازانجی کردووە. DNO 106 ملیۆن و 265356 دۆلار ئەمیش قازانجی کردووە. باش داهاتی کۆمپانیای داناغازی ئیماراتی بێگومان داناغاز جگە لە هەرێمی کوردستان لە میسریش و بەرهێنانەکات ئەم با بڵین ژمارە و داتانی هەیە هی هەردوو لایە بەڵام زۆرینەی ئەو داهات و قازانجەی داناغاز دەستیەکەوێت بێگومان لە هەرێمی کوردستانە لە کێڵگەی کۆرمۆر لە چەمچەماڵ قازانج لە نیوەی یەکەمی ساڵی پار 2024 72 ملیۆن دۆلار بووە. ئەی ئەم ساڵ داهاتی نیوەی یەکەمی لە ساڵی 2025 171 ملیۆن دۆلار بووە. ئەمە داهات بەڵام چەندی قازانج بووە؟ قازانجەکە لە نیوەی یەکەمی ئەم ساڵ 73 ملیۆن و 500 هزار دۆلار بووە. واتە بەراورد بە پار ئەم کۆمپانیایە تقریباً ملیۆن و نیوەک دۆلار قازانجی کردو لە کاتێکدا دەوترێت نەوت لە هەرێمی کوردستان وەستا و بە بۆری هەناردەی دەرەوە ناکرێت. کۆمپانیای دانەغازی ئیماراتی لە کێڵگەی کۆرمۆر غازی سروشتی تاوان چەند بەرەمێنێت 525 ملیۆن پێ سێجا غاز بەرەمێنێت. کۆندێنسەیت نەوتێکە کە زۆر پاکە تەنانەت بانزینی محەسەن لەمە دروستەکرێت و ئەو نەوتەی کێڵگەکانی دیکەی هەرێمی کوردستان کە کوالیتیان نزمە بەم کۆندێنسەیتە کوالیتەکەی بەرزەکرێتەوە کە ڕۆژانە 15200 بەرمیل بەرهەمێتی کە با بڵین کێڵگەی کۆرمۆرە غازی ماڵان غازی شل LPG ئەمە 70 تەن بەرهەمێتی لە ڕۆژێکدا بێگومان ئەمە نزیکەی لە 140 بۆ ماڵانە یا با بڵین لە 160 بۆ ماڵانە لە 140 کۆمپانیاکە بە شێوازی قازانج لە بازاڕی ڕەشدا دەیفرۆشێتەوە و هەندێکیشی تەنانەت هاوردەی هەندێک لە وڵاتانی دیکە دەکرێت. باش داهاتی نەوت لە هەرێمی کوردستان لە نیوەی یەکەمی ئەم ساڵ لە شەش مانگی یەکەم بزانین ئەم داهاتە چی لێ هاتووە ئەو ژمارانی باسمان کردن ئایا چەنی بۆ حکوومەتی هەرێم بۆ چەنی چۆتە گیرفانی هاوڵاتی و خەڵکەوە چەنیشی بۆ پرۆژەکان جێبەجێکراوە. داهات نەچۆتە وەزارەتی دارایی بە داخەوە ئەو هەموو داهاتی هەبووە هیچی نەچوو بۆ وەزارەتی دارایی و بۆ موچە و پرۆژەش خەرج نەکراوە بۆ پارتی و یەکێتی ڕۆیشتەوەواتە داهاتی نەوت بۆ کۆمپانیەکانی یەکێتی و پارتی و بۆ خودی ئەو دوو بنەماڵی و ئەو دوو حیزبە ڕۆیشتووە $1 نەبۆ پرۆژە نەبۆ موچەی فەرمانبەران لە کاتێکدا لە ئێستادا ئێمە لە ناوەڕاستی مانگی هەشتین هێشتا موچەی مانگی شەشی فەرمانبەران نەدراوە. ئەم داهاتە زەبەلاحەی نەوت و غازیش لە هەرێمی کوردستان دیار نییە بۆ پرۆژەکان و بۆ موچە تەنها بۆ گیرفانی یەکێتی و پارتی چوو.